مەریەم لەتیف مەحموود ناسراو بە مریەم بلباس لە ساڵی 1985 لاولێر لەدایک بووە. ئێستا لاولێر نیشتەجێیە. پیشەی ئێستای ئەندازیاری کشتوکاڵە. لە ئێستادا کارگێڕی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1993ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی یەکەم بە کالۆریۆس لە زانستی کشتوکاڵ لە ساڵی 2008، دووەم دبلۆم لە زانستە ئیسلامیەکان لە ساڵی 2012. ئەو پۆست و بەرپرسیارەتی حیزبیانەی پێشترای بوون. یەکەم کارگێڕی لقی خوشکان و ناوەندی ئامادەیەکانی ڕێکخراوی قوتابیانی هەولێر بووە لە ساڵی 2005. دووەم کارگێڕی لقی ناوەندی ئامادەیەکانی ڕێکخراوی قوتابیانی هەولێر بووە لە ساڵی 2008. سێەم کارگێڕی لقی خوشکان و ناوەندی زانکۆی ڕێکخراوی قوتابیانی هەولێر بووە لە ساڵی 2009. چوارەم کارگێڕی ناوەندی زانکۆی ڕێکخراوی قوتابیانی هەولێر بووە لە ساڵی 2001. پێنجەم کارگێڕی نووسینگەی هەولێری ڕێکخراوی خوشکان بووە لە ساڵی 2013. شەشەم کارگێڕی لقی هەولێری ڕێکخراوی خوشکان بووە لە ساڵی 2019. حوتەم کارگێڕی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری بەشی خوشکان و هەڵبژاردن لە ساڵی 2021. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تێیاندا کردووە: یەکەم پلانی استراتیژی تاکەکەسی لە ساڵی 2012. دووەم ناساندنی کار لە ساڵی 2009. سێەم نووسینی هەواڵی پرۆفیشناڵ. چوارەم پێشکەشکردن و بەشداریکردن لە دایان وەرکشۆپ و سیمینار و پانێڵ. شارەزایی و لێهاتووی هەیە لە: یەکەم زمانی کوردی نووسین و خوێندنەوە و قسەکردن زمانی دایک. دووەم زمانی عەرەبی نووسین و خوێندنەوە و قسەکردن زۆر باش. سێەم زمانی ئینگلیزی نووسین و خوێندنەوە و قسەکردن. چوارەم تورکی قسەکردن و گفتوگۆ. چالاکی و ڕۆشنبیری کەلتوری وەکو نووسین، بەشداری، کۆنگرە و کۆنفرانسی زانستی، کۆڕ و وانەوتنەوە. یەکەم بەشداریکردن لە کۆنگرەکانی کۆمەڵ و ڕێکخراوی قوتابیان و خوشکان. دووەم چەندین کۆڕ و وانەوتنەوەی زانستی شەڕعی و پەروەردەی و سیاسی. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران، هاوڵاتیانی هەرێمی کوردستان. خۆشگوزەرانی و داهاتی نەوت مافی هەموو هاوڵاتیانە بێ جیاوازی. ئێمە لە 4 ساڵی خولی پەرلەمانیمان هەوڵی گێڕانەوەی ئەو مافەتان بۆ دەدەین. پەروەردەکردنەوەی داهات و گێڕانەوەی شکۆ بۆ خێزان و پاراستنی بەها باڵەکانی کۆمەڵگەی کوردەواری مۆرکی کارەکانی ڕابردوومانە و سازشی لەسەر ناکرد.